37 ساڵ بە لە ئێستا و لە 27 شەشی 1970 شاری سەردەشت لە ئێران بە چەکی کیمیاوی لەلایەن حکوومەتی بەعسەوە بردومان کرا. 132 هاوڵاتی بۆ هۆیەوە گیانیان لەدەستدا. لە عێراق و لە ئێران قوربانیەکانی چەکی کیمیاوی کورد بوون. کورد لە هەر شوێنە کیمیاباران کرابێ بەداخەوە لە پێگەی نێودەوڵەتیە کارێک کەوتێ بۆ نەکراوە، بۆیە لە دوای کیمیابارانی سەردەشت کیمیابارانی هەڵەبجەش ڕۆدا. ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر سەردەشت باتایەتە دەنگ بە دڵنیاییەوە هەڵەبجە دروست نابوو، ئەگەر بۆ هەڵەبجەش هەڵوێست هەبووە ئەنفالەکان و قوربانیەکانی تری گەلی کورد دروست نابوو. بۆی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئێرانەوە ئەنجومەنی قوربانیانی سەردەشت نەیانتوانی لە ئێران یادەکە بکەنەوە، بەڵام بە فیلمێکی بەڵگەنامەیی سینەمایی لە هەڵەبجە لەسەر کیمیابارانی سەردەشت ئەو یادەیان بەرز ڕاگرت. بەڵگە فیلمی دوایین کەزی بەڵگە فیلمێکە بەرهەمی کۆمەڵی داکۆکی لە بریندارانی کیمیابارانی شاری سەردەشتا لە دەرهێنانی محەممەد هەمزەپورە باسی ئەو چیرۆک و بەسەراتانە کاکە بەسەر خەڵکی شاری سەردەشتا هاتووە لە ڕۆژی کیمیابارانکردنەکەیە. بەرهەمی پەنجەکانی شار بەرهەمێکی دەڤژەنی فێرگەی کە کۆمەڵێ کچانی ئەم شارە هەستان بە پێشکەشکردنی ئەم بەرهەمە خۆی لە ئاواز و دەربڕینێکی هوەری شێوە شیوەن ئامێزە بینێتەوە. قوربانیانی چەکی کیمیاوی دەڵێن سەرەڕای ئەو نەهامەتیانەی بەسەر کووردا هاتوون تا ئێستاش خاکەکەی دابەش کراوە. قوربانیەکانی چەکی کیمیاویش لە عێراق و لە ئێران گیرۆدەی دەستی لێکەوتەکانی چەکەکەن. هەمیشە دوژمنانی گەلەکەشمان ویستویانە کورد بخەنە ناو جوگرافیای جەنگەوە بۆ ئەوەی زۆرترین هەل و زۆرترین بەهانەیان بۆ بێت کە دوژمنایەتی خوانیتی ئەنجامدا. ئێمەی کەسوکاری قوربانیانی هەڵەبجە و سەردەشت ماناتمان زۆرە، یەک لەوانە کە چارەسەری پێویست نەکرا بۆ بریندارەکان. من تاکە بڵێن توانم بڵم کەسێکم کە لە چەندین کارەسات بریندار بووم کە سوکارم شەید بۆ خۆم لە مەرگە ڕاومەتەوە سێجار و تا ئێستا ناسنامەی برینداریم نییە. بە درێژایی شەڕی عێراق ئێران چەکی کیمیاوی لە سەردەشت و زەردەی کرماشان و نۆتشە و قەڵاجێ و مەریوان و هەڵەبجە و بالیسان و شێخوەسانان تاقی کرایەوە کە سەرجەم دانیشتوانەکەی کورد بوون. بۆ هۆیەشەوە هەزاران هاوڵاتی گیانیان لەدەستدا و بریندار بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.